سڵاتان لەبێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانین بۆ وەرگرتنی بۆچوونەکانتان لە تەوەریکی تری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. ئەمڕۆ قسە لەسەر سەردانی بەرپرسە حکوومیەکانی بەغدا دەکەین بۆ هەرێمی کوردستان وەک کاریگەری ئەو سەردانانە کە هاتنی هەر بەرپرسێکی حکوومەتی بەغدا لە ئێستادا بۆ هەرێمی کوردستان هاوکاتە لەگەڵ کێشەکانی ئێستای هەرێم لەگەڵ بەغدا و ئەو بەرپرسانە کە دێنە هەرێمی کوردستان کۆمەڵێک لێدوان دەدەن بۆ میدیاکان قسە لەسەر کێشەکان دەکەن باس لە چارەسەرکردن دەکەن بەڵام ئایا تا چەند ئەم سەردانانە و ئەو لێدوانانە و ئەو هەوڵانەی کە باسی دەکەن خۆیان بەرپرسەکان باسی دەکەن کاریگەری دەبێت لەسەر چارەسەرکردنی کێشەکان. حەیدەر ئەبادی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق سەردانی هەرێمی کوردستانی کرد پێشتر و دواتر ئوسامە نەجەفی جێگیری سەرۆکی کۆماری عێراق سەردانی هەرێمی کوردستانی کرد، ساڵح مطلق جێگیری سەرۆک وەزیران، عەمار حەکیم سەرۆکی ئەنجومەنی باڵای ئیسلامی عێراق و ئەمڕۆژ سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانی عێراق سەردانی هەرێمی کوردستانی کردووە. سەبارەت بە لێدوانەکانی سەلیم جبوری وەکو سەرۆکی پەرلەمانی عێراق ئاماژەی بۆدا کە حکوومەت و پەرلەمانی عێراق سوورن لەسەر جێبەجێکردنی ئەو بەڵێنانەی لە کابینەی نوێدا بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان داوە و لە یەک دوو ڕۆژیدا توشدا پەرلەمانی عێراق لەسەر پرسی بودجە کۆ دەبێتەوە، نازانم یەک دوو ڕۆژی داهاتوو سبێنێ و دوو سبەیە سێ ڕۆژی ماوە بۆ جەژنی قوربان ئەو کات نازانم ئیتر تا ئێستا ئەمە دیار نییە کە پەرلەمانی عێراق کۆ دەبێتەوە و ئەم لێدوانانەی کە بەرپرسان دەیدەن لە هەرێمی کوردستان تا چەند لە واقعدا ڕنگ دەدەنەوە و جێبەجێ دەکرێن. حەیدەر ئەبادی دێت باس لە کێشەکانی کورد دەکات، باس لە چارەسەرکردنەکان دەکات وەک خۆی دەڵێت بەپێی دەستور، بەڵام دەبینین تا ئێستا بودجەی هەرێمی کوردستان ننێدراوە، موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەردراوە تا ئێستا ئەوەی کە کێشەیە لە نێوان هەولێر و بەغدا یەکلا نەکراوەتەوە. ئیدی ئەم سەردانانە چیمان پێ دەڵێن؟ ئایا کاریگەریان هەیە یا خودنا؟ هەندێک پێی وایە ئەم سەردانانە تەنها بۆ گوێگرتنی زیاترە لە داواکاریەکانی کورد کە هەندێک دەڵێن کورد پەلەی کرد لە چوونەوە حکوومەتەوە و هەموو کارتەکانی خۆی پێشکەش نەکرد، نەیخستە بەردەستی حکوومەتی عێراق. ئێستاش ئەو کارتانەی کە هەیەی و ئەو داواکاریانەی کە هەیەی جۆرێک لە بێمتمانەیی هەیە بە حکوومەتەکەی عەبادی کە لە سەرەتادا بە پێشەوانەوە چەند لایەنێک ئاماژەیان بۆ دەدا کە گەشببینن بە هاتنی حەیدەر ئەبادی و هەندێک لە کێشەکان چارەسەر دەکا، بەڵام گرنگترین ئەو پرسانە هەنادەکردنی نەوتی هەرێمی کوردستانەوە لە ڕێگەی سۆمۆوە کە ئەمە داواکاریەکی بەغدایە کە دەبێت لە ڕێگەی بەغداوە بەپێی دوایین گفتوگۆکانی نێوان وەفدی دانوستانکاری کورد و لایەنە عێراقیەکان بەتایبەتی هاوپەیمانی نیشتیمانی شیعەکان ئەمە پێش پێکهێنانی حکوومەت داوای ئەوەیان کردو کە کورد ڕۆژانە 150,000 بەرمیل نەوت بنێرێت لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆی عێراقیەوە، بەڵام تا ئێستا ئەم داواکاریە لەلایەن کوردەوە جێبەجێ نەکراوە. وترا کە کورد داوای کردووە کە 100,000 بەرمیل بنێرێت. دواتر لە زاری نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمەوە وترا کە ئەو وتوویەتی ئێمە بە هیچ شێوەیەک ڕازی نابین بەوەی کە لە ڕێگەی سۆمۆوە لە ڕێگەی بەغداوە نەوتی هەرێمی کوردستان هەنەر دەبکەین. ئەگەر کێشەی نەوت چارەسەر بکرایە ئێستا ڕەنگە کێشەی بودجە کۆتایی پێ بهاتایە و موچەی فەرمانبەرانی هەرێمیش بنێردرایە، بەڵام تا ئێستا بەرپرسە باڵەکانی حکوومەتی عێراق سەردانی هەرێمی کوردستان دەکەن کۆمەڵێک لێدوانی جیاواز دەدەن، باس لە چارەسەرکردن دەکەن و باس لەو دەکەن کە ئەوان سوورن لەسەر جێبەجێکردنی داواکاریەکانی کورد، بەڵام لە واقعدا بەو شێوەیە نییە کە بڕیار بوو دوێنێ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقدا پرسی بودجەی هەرێمی کوردستان موچەی فەرمانبەرانی هەرێم باز بکرێ، بەڵام بە هیچ شێوەیەک باسی لێو نەکرا بەپێی سەرچاوەیەکی ئاگادار لە کۆبوونەوەکە کە ئەو سەرچاوەیە زانێرەکانی دا بە کەناڵی NRT. بەڕێزان ئێمە بۆچوونەکانی ئێوە وەردەگرین لەبارەی کاریگەری سەردانی بەرپرسە باڵەکانی حکوومەتی عێراق. ئەگەر کاریگەری هەبێت یا خودناوە، ئەگەر کاریگەری هەبێت ئەو کاریگەریە چییە؟ ئەم لێدوانانەی کە دەیدەن جۆرێک لە دڵنیایی دەداتە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بەرپرسانی حکوومەتی هەرێم. لە فەیسبوکەوە بەناونیشانی facebook.com/نالێتی بۆچوونەکانتان دەخوێنینەوە ناو بەناو دیارە لەسەر شاشەی NRT ئەو بۆچوونانە دەردەکەون، هەروەها لە ڕێگەی ڤیدیۆسکای بۆ ڕاستەوخۆ دەتوانن بە دەنگ و ڕەنگەوە لەگەڵماندا بەشدار بن. قادر لە هەولێرەوە یەکەم پەیوەندیمانە، ئەم کاتت باش. ئەلۆ، سڵاوت لێ بێ کاک قادر. ئەو کاتت باشتر برای بەڕێز. زۆر سپاس دەکەم. ئەمن دەرێم ئەو خەڵکەی کە لە کاتی خۆی دەیانگۆ
عبادی عینی شتا کۆپی مالیچیە قسەکانیان ڕاست دەچن ئەوانە هیچ شتیان پێ نییە ئەو زورت و فرتەی مەسئولین دێن ئەگەر ئەوانە ڕاست دەکەم با لە ناو بەرلەمانی پشتگیری کورد بکەن بەڵام ئەوانە بەنیازی تایبەتی خۆیان لەلایەک لە ما ئەوەی حەیدەر عەبادی نێزیک دەبنەوە حەیدەر عەبادیش لەومە هیچی پێ نییە ئەو وەحدانەی دابوو ئەو بۆچی کابرا گۆتەنی کورد هەندە پێشنیاری کرد بوو بۆ ئەوەی دڵنیابی لە سیاسەتی عەبادی با موچەی ئەوەی بنێری موچەی خەڵک بنێری ڕزقی خەڵک دەرێ ئوقطع العنق ولا تقطع الرزق لە ملی بدە برا ڕزقی مەبڕە خەڵک پێشەوەی ئەعدام بکرێ ئەوە لە کاتی خۆی گوتراوە بەڵێ سپاس دەکەین سپاس بۆ کاک قادر لە هەولێرەوە سپاس بۆ پەیوەندەکەت لە فەیسبووکە توانە ڕەحیم نووسێتی بە بڕوای من هیچ کاریگەری نابێت ئەم سەردانانە بۆ هەرێم نەجم شاسواری نووسێتی بەڕای من جگە لە گاڵتەکردن بە هەرێم و خودی خۆیان هیچی تر نییە باشترین چارەسەر فرۆشتنی نەوتە لە ڕێگەی سۆمەوە سارا لە هەولێرەوە ئەم کاتت باش ساراخان کاتتان باش بەڕێز زۆر سپاس دەکەین فەرموو خۆشی بەنامەکە شێتم کات سپاس دەکەین ساراخان زەحمەت نەبێ بەڕێزم وڵای ئەو خەڵکە زۆر یعنی بەعکسەوە لە بەغاتێ گەشتووە من پێم وایە کە ئەندامانی بەغا و کاربەدەستانی بەغا زۆر باشترن لە کوردەکانی خۆمان بەڕاستی چۆن پێت وایە باشترن بۆ باشترن ساراخان کاکەکەی سێرەکەی ئەو بودجە و موچە ئەنێرێتە کوردستان بۆ ئێمە بەڵام ئەمان لێرە هەتا مەسلحەتی خۆیان تیانە بێ بەڕاستی من پێتان ئەڵێم بۆیە تا ئێستا ناچن و ناڕۆن لەبەرەوەی بەشێکی زیادە لەو پارەیە نییە بۆ خۆیان هەرچی قازانجی خۆیانی تیانە بێ و کار بۆ خۆیانەکەن بەڕاستی کار بۆ میلەت ناکەن ئەگەر کار بۆ کاریان بۆ میلەت کردایە بۆیە تا ئێستا شتێک بەدی بکردایە لە ئیشەکانیانە نازانەوە خەمی خۆیانیانە خەمی مەعاش و بێلە و سێرەکەی بێلەی دەرەوە و یعنی سێرەکەی پارە بەس بۆ خۆیان کۆنەکەنەوە ئەگەر خەمی میلەتەکەیان بخواردە فەرمو کەمان داوان فەرمو بە بیرە لەو خەڵکەکەنەوە یعنی ئەچیتە دەرەوە ژیانیە لە ماڵ زیندگینێ نازانم یعنی هیچ زیندگی بۆم خەڵکە نەماوە بەڕاستی سپاس بۆ ساراخان لە هەولێرەوە ئەنوەر حەمەلا و نووسویەتی بەڕای من هیچ کاریگەری نابێت جگە لە مجامەلەکردن لەگەڵ کووردە هیچ نیەتێکی باشیان نییە سەرکردە کوردەکانیان هەڵسەنگاندووە ئەوەندە بەرژەوەندی شخصیان دەوێت بەرژەوەندی ملەتیان ناوێت بۆیە وەک کۆیلە پێیان دەڕوان نووسویەتی کارزان لەگەڵماندایە لە هەولێرەوە ئەم کاتت باشکا کارزان ئەم کاتێکت باشیان بەڕاستی بەڕای منیش هەمان شێوەیە کە لە حکوومەتەکانی عێراق هەرچەندە ئەفەتی نوێتێک بێتن بەرپرسەکانی کورد هەردەم مەسلحەتی خۆیان دەوێتن نەک مەسلحەتی میلەتەکەیان زائیدەن یعنی دەبا حکوومەتی عێراق لەم جاریان ڕسالی ئەم هەموو عەرەبەی کردووە کە لە سلێمانی و لە دهۆک و ئەمانە نیشتەجێ بوون و ئاوا خۆیان بەڕاستی دەبا ئەمانە ڕێسەڵتی نێوان هەبێت بەڕەسان خیابە تا ڕادەیەک ئاماژەی پێدرابە بەڵام سەر ڕای ئەمانە موچەی خۆمان نانێردرێ و ئەم زەختە زۆرەی لەسەر ئێمەشە بەڕاستی تعاملی زۆر دەکاتە لە توانای خۆیانە ئەمەش هەموو لەسەر مافی هاونیشتمان کۆیەتی کە بەرپرسەکان خستووتیان لەسەر ئێمە و هەرچەندە حکوومەتی وڵاتێتی بەڕای من هیچ کاریگەریەکی نابێتن کە کورد بەم جۆرێ بەشداری کاتن هیچ کارێکی وای بۆ نەبێتن لە حکوومەتێک لە دوایەکان زائیدەن ئێمە وەزار مان نەکردوەوە ئێمە بۆ بڵێ زبان پێین کەڵێن موچە نانێرێت ئەگە بۆ ئێمە ئێستا وەزیرەکانی خۆمان دانەناوە لە بەغداد بەشداری دەکەین بەشدار دەبین ئەمەش جێگای پرسیارە بەڕاستی لە هەموو لایەنەکان نەک تەنها لایەنێک ئەو لایەنێک کە وەزارەتیان بەرکەوتووە جێگای خۆیەکە وەزیرەکانیان ناردبە بەر لەوەی جێژندار بەڵێ سپاس بۆ کارزان لە هەولێرەوە هەر لە هەولێرەوە کاک حەمید لەگەڵماندایە ئەم کاتت باش پایتەختەوە سپاس دەکەین فەرموو دەستخۆشی بۆ تەوەری بەرنامەکەتان بەڕاستی ئێمە خوازیار بوون وەگەوەی ئەمریکەکان داگوت ئەو حکوومەتێکی جیاواز دەبێ ئەوە نەخۆشێک سەرەتانی خوێ مژدەیان داپێی کە چاک بۆتەوە دواتر پێیان گوت بەهۆی ئەو خوێنەی تێکراوە تووشی ئایدز بووە دیارە جیاوازی نێگەتیڤ و پۆزیتیڤ هەیە ئەمریکەکان وەسیان ئەوە بۆ کە حکوومەتێکی جیاواز بەبارە باشەکەی بردیوە خەڵکەکە یعنی ئەوە بەڕاستی کارەساتە وەک دەڵێن لەسەر دەریێن لە بەرامبەردا پارە بۆتە زیندۆکە و ئێمەش بووینەتە بسم الله یعنی هەموو هۆتێل و مسافریا و ڕێستۆرانت و دوکاندارەکان بێژماونەتەوە مێشیان زیاترە لە میوانی مشتریەکانیان یعنی هاوڵاتیان بەو بەرەبەری دەژنا
تەماشا دەکەی بەلای شتومەکاندا دەڕۆن توانای کرنیشتیان نییە هەر تەماشا دەکەن خۆ ناژێرن دەست بۆ باخەڵیا بەرنەوەکە جاندارێکی نەخوازرا و ئازار بە سەرپەنجەکانیان بگەێنێ یعنی بەڕاستی یعنی زۆر شەرمە زۆر ئابڕوچوونە بێت و ئەم مەسەلەی سکوتی خەڵک مەسەلەی موسەی فەرمانبەران تێکەڵاو با مەسەلە سیاسەت بەڵێ سپاس بۆ کاک حەمید لە هەولێرەوە لە فەیسبوکەوە سەردار بەکر نووسیوێتی من ئەو سەردانانە پێم وایە هیچ بنەمایەکی نییەوە هیچ ناکەن بۆ کورد وەک خۆی نووسیوێتی بەڵێ لە هەولێرەوە پەیوەندیەکتر لەگەڵماندایە ئەحمەد لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک ئەحمەد سلام علیکم عەلەیکوم ئەسسەلام کاک ئەحمەد کاک سوان منش پێم وایە ئەو سەردان هیچ سوودی وای نابیتن لەبەر ئەوەی کە من وا ئەبینم من پێم وایە بەغدا سەرۆک تورکیای لەگەر باعەشە ئەوانە دژمنی کوردن گویا سەری کورد و عەرەب یا سەری کورد و تورک ئەگەر ئەمانە ڕاست دەکەن کە پێشمەرگەکانی ئێمە ئەوەندە هەجومەکەن لە داعش ئەگەن باو ئەوانەش لە ئێمە قەویترن ئەمانە حکوومەتن دەبابەیان هەیە تەیارەیان هەیە بلا لە بەغدا و لە جنوب هەجومی داعش بکەن داعش لەناو ببەن ئەمما ئەوانە خۆیان لەگەر داعشن بەڵام بەداخەوە گوناحی گەورە هین ئێمەی کوردە چۆن ئێمەی کورد نەتفاقین لەبەر ئەوەی کە ئێمە هیچمان پێ ناکرێت گوناحی گەورە لای ئێمە کوردە بەداخەوە زۆر بەداخەوە بەڵێ ئیتر سپاسان ئەەکەم سپاس بۆ کاک ئەحمەد لە هەولێرەوە هەر لە فەیسبوکەوە کەمال دەروێش نووسیوێتی جگە لە نەکبەتی هیچی تریان نەهێناوە کاروان زورکانی دەڵێت دڵنیام کەس ڕێزی کورد ناگرێ چنوور سلێمانی نووسیوێتی دڵنیام کاریگەری نابێت بەس کورد هەڵدەخەڵەتێنن و هیچی تر ئەحمەد لە دوهۆکەوە ئەم کاتت باش کاک ئەحمەد ئەم سەتەشت باش بەڕاستی بەداخەوە ئێستا کورد سەنگی لە عێراق لەدەستەوە دەبینین کە خەیدەر عەبادی ئامادەی نییە بودجە و بنێرێت چۆن پێشمەرگە و مادەی 140 ئەم مەسائلانە زۆر قرسە چارە بکات بەداخەوە بەڕاستی ئێمە ئێستا دەبێت نۆماڵی کورد ڕێک بخەینەوە ئێمە دەبین خەڵک ئێمە بەڕاستی لە معیشەتێکی زۆر سەخت دەژین یعنی 3-4 مانگ حتا ڕاتب بنێرێت یعنی زۆر سەختە بەڕاستی کورد بەداخەوە سەنگی لەدەستەوە دەبێت ڕێزەکانی ڕێک بخاتەوە زۆر سپاس بۆ کاک ئەحمەد لە دوهۆکەوە توانە لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک توانە ئەو کاتت باش کاکە ژیان سپاس دەکەین کاک توانە فەرموو کاکە ژیان وەڵای ئەمن پژگیری قسەکانی ساراخان دەکەم ئەمن پێم وایە سەرانی کوردی ناردنی نەوت لە ڕێی سۆماوە ئەوان زەرر دەکەن ئەگەر زیاتریان بۆ دەمینێتەوە لەوەی کە لە بودجەکە لە بەغاوە بێ بودجەی دیارە و دابەش دەکرێت بەڵام ئەوان دیارە تەگەرەی تێدەخەن و نانێ ئەوە لەوێەوە بێ زۆر سپاس بەڵێ سپاس بۆ کاک توانە لە سلێمانیەوە بەڵە بەرزان ئەم سەردانانە هاوکاتە لەگەڵ بەردەوامی کێشەکان چارەسەر نەکردنی داواکاریەکانی کورد و چارەسەر نەکردنی کێشەکانی هەولێر لەگەڵ بەغدا لە سەرەتادا کە کورد بەشدار بوو لە حکوومەتەکەی بەغدا باس لە مۆڵەتی 3 مانگ دەکرا لەلایەن سەرکردایەتی کوردەوە بە بەغدا ئێستا بە جۆرێک لە جۆرەکان باس لەو ماوەیە ناکرێت ڕۆژ تێت دەبڕێت وە کێشەکان چارەسەر نەکراون و سەردانەکانی بەرپرسە باڵەکانی عێراق بۆ هەرێمی کوردستان بەردەوامە و لێدوانەکانیان ئاماژەیەکە بۆ بەردەوامی هەوڵەکان بۆ چارەسەرکردن بەڵام تا ئێستا لە واقعدا نابینین بەو شێوە چارەسەر بکرێت ئەمڕۆ سەلیم جوبوری دەڵێت لە پەرلەمانی عێراق دانیشتنێک دەکرێت لەباری بودجەی عێراق و بودجەی هەرێم و موچەی فەرمانبەرانەوە بۆ شێوەیە کە قسەی لەسەر کرد بەڵە پەیوەندیەکتر لەگەڵماندایە فەریق لە شارە زوورەوە ئەم کاتت باش کاک فەریق ئەم کاتە وارکاشمان دەسۆشی بەرنامەوە لێکەم زۆر سپاس دەکەن فەرموو کاک فەریق چ بۆ چوونێکت هەیە لەسەر سەردانی بەرپرسە باڵەکانی عێراق بۆ هەرێم وەڵایی من پێم وایە لانێر بۆ سەفر و خۆشی بێن بۆ کوردستان من پێم وایە کاگەیان ئێمە ئەزمەی سەرکردەمانێ ئێمە ئەو خۆری ئێمە
خۆری ئەمە داکەوت جەنابی مام جەلال نەماشکە جەنابی مام جەلال پێم وایە جەنابی مام جەلال ئێمە وەکو کورد ئالە جەنی قوربانە خێرکەی بۆ جەنابی مام جەلال چونکە جەنابی مام جەلال لەمە ئێستا ئێمە سەرکردەمان نییە بۆ جەنابی مام جەلال نیشانە بەڕێوەبەرێ دووەم شتیشم پێم وایە پەرلەمانی عێراق سەرنج جمهوری باوەڕ ناکەم هیچی بەدەستێت تێتە عێراق کۆنگرێ ڕۆژنەوانە ئەمانە شتێکی زاوەیەکین ئێمە ئەمە دوو جەژنە خەڵکی کوردستان بەبێ پارە جەژنەکات و ئێمە شەیدان و کەمەندامان و کەس موچە وەرناگرێت کارشمان بەڕاستی ئێمە ئەبێت دوعای خێر بۆ جەنابی مام جەلال بکەین چونکە جەنابی مام جەلال بەڕاستی وەکو سەرکردن. سپاس بۆ کاک فەریق محەممەد لە ڕانی ئەوەم کاتت باش کاک محەممەد بەداخەوە دیارە پەیوەندەکەی پشرا لە فەیسبوکەوە ڕامەز شەفیق نووسیوێتی هیچ کاریگەری نییە لەسەر چارەسەرکردنی کێشەکان چونکە ئەوان تەنها بۆ گەشتکردن و جۆگۆڕین سەردانی کوردستان دەکەنەوە باوەڕگیان بە کورد نییە. عوسمان عەزیز نووسیوێتی بەڕای من هاتنی بەرپرسانی حکوومەتی عێراق تەنها کات بەڕێکردنە. ئەحمەد لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاک ئەحمەد. کاک شوان ئەم کاتتان باش هەموو کاتێکت فەرموو کاک ئەحمەد. کاک شوان بەنسبەت حکوومەتی عێراقی و دژمنی سەرسەختی کوردە لە هەموو ڕوویەکەوە بەڵام ئیتر بەچی ناوێک و بەچی حکوومەت و چی دەسەڵاتێکە و ناوەکان ئەگۆڕێ و ئەمەکانە گۆڕە ئەمە شتێکی کەیە. من باسی نقطەیەکی بەسیط ئەەکەم لەڕێی جەنابتەوە هیوادارم هەموو جەماوەری کوردی و عەرەبی و مەسئولین گوێ لەم نقطەیە بگرن. ئەوش ئەوەیەکەوە یەک شخصێک ئەناسم خەڵکی شاری کەرکووکە بەرهەمی نەچووە شاری بەغدا بۆ ئەوەیەوە ئیشێکی پرۆژەیەکی بەرهەمێنان بکە پارەیەکی زۆر پێیان سەرف کرد و لە پاش ئەوەش سێ قەراری مەجلیسی وەزەرا کەس لە ساڵێک مەجلیسی وەزەرای عێراقی 48 جەلسەی هەیە جەنابتان ئاگدارن سێ جەلسەی متەتالی بەس بۆ پرۆژێت کرا کە لەو کوردیان سەرەوە دەریان کرد و پارەیەکی زۆریان خواردووە داواش لەم کەناڵەوە ئەکەم چونکە ئەو شخصە نزیکەوە ئەناسم مەزلوم و زۆر نەهامسی توش هاتووە ئەمجا لە ڕێی کەناڵەکەتان داواستم کە ئەو سێ قەراری مەجلیس وەزەرای ئێلغا بێتەوە لە ڕێی مەسئولینەکانەوە کە قەراری مەجلیس وەزەرای 15 شاری 2010 قەراری 160 قەراری 190 ئەوەتە لە بەردەم مانستاوە هەر. بەڵێ سپاس بۆ کاک ئەحمەد لە کەرکووکەوە. هەڵمەت لە چەمچەماڵەوە ئەم کاتت باش کاک هەڵمەت. بەڵێ گیان چۆنی بە قوربان سپاس دەکەم کاک هەڵمەت فەرموو. کاکە شوانی گیان دەستخۆشیەم بەرنامەیە لێکەم. سپاس دەکەم کاک هەڵمەت. چ بۆ چونێکت هەیە لەبارەی هاتنی بەرپرسانی حکوومەتی عێراقەوە بۆ هەرێمی کوردستان؟ بەداخەوە پەیوەندەکەی پشرا بەڕێزان ئەمە لە سەرەتای پرۆگرامەکە ماژەمان بۆ دەکە هەندێک لە چاودێران و پشیکردنەوەی ئێستای ئەم سەردانانە وا لە یەک دەدەن کە ئەم سەردانانە بەردەوامی گوێگرتنی بەرپرسانی عێراقیە لە داواکاریەکانی کورد لەبەر ئەوەی هەندێک دەڵێت ئێستا ئەمان هەڵسەنگاندی زیاتر دەکەن بەوەی کە کورد ئایا سوورە لەسەر داواکاریەکانی و چین ئەو داواکاریانەی کە لە ماوەی ڕابردوودا دەرفەت نەبوو بۆ ئەوەی گفتوگۆی لەسەر بکرێت لەبەرەوەی وەک ئاماژەمان پێدا پێکێنانی حکوومەتی عێراق جۆرێک لە پەلەیی پێوە دیار بوو هەرچەندە ماوەیەکی زۆر دواکەوت. لەبارەیە دیارە بە هەمان ئەو بۆچوونە کازم تەوقۆزی لە فەیسبوکەوە نووسیوێتی تەنها بۆ زانیاری وەرگرتن و بۆچوونەکانی کورد هەڵدەسەنگێنن. شڤان لە ئاکرێوە ئەم کاتت باش کاک شڤان. کاک شڤان لە ئاکرێوە ئەگەر گوێ لێمانە گوێ لێمانە کاک شڤان دیارە بەداخەوە گوێ لێمان نییە. بەڵە بەرەزان دیارەوەک ئاماژەوان پێدا دواسەردانی بەرپرسانی حکوومەتی عێراق ئەمڕۆ سەلیم جوبوری سەرۆکی پەرلەمانی عێراق سەردانی هەرێمی کوردستانی کردووە ئاماژەی بۆدا کە حکوومەت و پەرلەمانی عێراق سوورن لەسەر جێبەجێکردنی ئەو بەڵێنانەی کە لە کابینەی نوێدا بە هاوڵاتیان و هەرێمی کوردستانیان داوە و لە یەک دوو ڕۆژی داهاتووشدا پەرلەمانی عێراق لەسەر پرسی بودجە کۆ دەبێتەوە. شڤان لە ئاکرێەوە لەگەڵماندایە. ئەم کاتت باش فەرموو. بەڵێ پێویستە بە دوو شێواز سەیری ئەو سەردانانە بکەن یەکیان ئەوەیە کە ئەوە گەینەیە کە حکوومەتی عێراق لە دوور کاک شڤان گوێ لێمانە بەداخەوە دیارە نەیتوانی بەردەوام بێت ئامانج لەگەڵماندایە لە ڕانیەوە. سڵاوت لێبێ کاک ئامانج.
سڵاو لە تۆش کاکەشوان ئەم کاتە سپاس دەکەم فەرموو هەموو کاتێک باش. وەڵی من ببوورە بەرناوەیەکم هەیە ئەگەر پەیوەندی بە تەوەرەکەتانەوە نیە من وەکو پۆلیسێک داوایەکم هەیە لە حکوومەتی هەرێم. ئەلو گوێم لێتە کاک ئامانج بەڵێ. کاک شوانگیان من 12 ساڵم خزمەتەیە لەو کەناڵە جوانی ئێوە داوا لە حکوومەتی هەرێم دەکەم. من 250,000 کرێچیم مانگانە بەزە و 250,000م کرێ بۆ بدە با تەقاعودم کە یا مەعاشەکەم مانگانە بداتێ یاخۆ تەقاعودم کە بە 250,000 ملیۆنێک و 125,000 معاشەیە. بەڵێ سپاس بۆ کاک ئامانج لە ڕانیەوە. لەیلا لە سلێمانیەوە ئەم کاتت باش لەیلا خان. ئەم کاتەی تۆ باش کاکەگیان. سپاس دەکەین فەرموو لەیلا خان. یانگەش وەڵامەوەم سەردانی ئەو بەرپرسانەی بەغدا کە سەردانی هەرێمی کوردستانەکەن یان زانێکن وەز ئەو کوردانە چۆنن کە خۆیان ڕاوەشانەیان و دەوڵەتی کوردی ڕاگەێنین و لە داهاتی ناوخۆژیانی خۆمان بەسەرەبەین و ژیا لە داهاتی نەوت فەرمانبەر ژیانیدا فەرمانبەران دابینەکەین دیسە جەژ خەڵک نیەتی چێشتی جەژن لێبینێ و مریشکێ بۆ جەژن بکڕێ ئەوەیان سەردانیانەکەن بزانێک ئەو دەوڵەتە کوردیە بە چه سەرمایەک ڕاگەێنن زان حاڵی ئەو خەڵکە چۆنەکە هەمی سەرگەردان بۆ هەمی مات و مەلولدانیشتوە کە ساڵان جەژنەها و هەموو مناڵەکان چاوەڕێی جەژنانەیانەکرد چاوەڕێی یاری خۆشیانەکرد چاوەڕێی دلی جوانیانەکرد بەڵام ئەمڕۆ دایک و باوەکانیان هەمی چاو بە فرمێسکن و نیانە هیچیان بۆ بکەن ئەوەیان سەردانیانەکەن و زانێکن ئەو حکوومەتە کوردیە بەچی پلەپایەک ڕاگەێن و بە چ سەرۆت و سامانی ڕایەکێنن. سپاس بۆ لەیلا خان لە سلێمانیەوە. ڕێبوار هەر لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک ڕێبوار. سپاس دەکەم کاک شوان چۆنی باشیت؟ زۆر سپاس کاک ڕێبوار فەرموو. کاک شوان بەڕاستی ئەو سیاسەتمەدارانەی کە ئێستا سیاسەتەکەن کە تاسە پێگەیشت و نازانن زروفی کورسی و بە هیچ شێوەیەک ئەو ڕەنجیان نێاوە بۆ ئەم کوردستانە ئەو یەکێتی نیشتمانی کوردستانی کە ڕەنجیاوە کە خوێنی ڕشتووە تێگەی هەر ئەوانن ڕەنجیان ناوە بۆ ئەم وڵاتەوە کە ئێستا کراونەتە دەرەوەی ساحەکە خۆیان سیاسەتەکەن خۆیان نەوتە فرۆشن خۆیان کوردستان ئەفرۆشن بەم تورکیا و مورچیا و داعش و مەعاش. باشە کاک ڕێبوار سەبارەت بە تەوەرەکە تا ئەمڕۆ زیاتر لە چەند بەرپرسێکی عراقی بەرپرسی باڵای حکوومەتی عراقی سەردانی هەرێمی کوردستان دەکەن و لێدوانی جیاواز دەدەن لە هەرێمی کوردستان. بۆ چوونە چیە لەسەر ئەو سەردانانە؟ پێت وایە کاریگەری دەبێت بە تایبەتی لەسەر چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا؟ بەڕاستی کاک سوانجان ئێمە ئەگەر بمانێت ڕاستیەکان بڵێن ئێمە لەگەڵ عێراقا ڕێبکەین و هەر چۆنێ بێت لەوە باشترەوە بلوی کە تورکیا لەگەڵ تورکیا ڕێبکەین و بە هەوەسی خۆیان گاڵتەمان پێ بکەن و بەڵێ سپاس بۆ کاک ڕێبوار لە سلێمانیەوە. بەڕێزان وچانێک و بەردەوامین لە وەرگرتنی بۆچوونەکانتان. دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزان بەردەوامین لە پێشکەشکردنی تەوەری ئەمڕۆی پرۆگرامی مایکی خەڵک بەردەوامین لە وەرگرتنی بۆچوونەکانتان. ئەمڕۆ قسە لەسەر سەردانی بەرپرسە باڵەکانی حکوومەتی عراقی دەکەین بۆ هەرێمی کوردستان و تا چەند ئەو سەردانانە کاریگەریان هەیە بە تایبەتی لەسەر چارەسەرکردنی ئەو کێشانەی کە ئێستا سەرکردایەتی کورد لەگەڵ یاخود هەرێمی کوردستان لەگەڵ بەغدادا هەیەی هیوا لەگەڵماندا لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاگیوە شوانم کاتت باشجان سپاس دەکەین فەرموو کاک شوان سەردانیم بەرپرسانەی حکوومەتی عێراقی کێنە هەرێمی کوردستان ئێمە دڵنیاین لەوە کە ئەمانە لەوە چ ئەگەر بڵێم زۆر هینیش نەبێ زۆر ئەگەر مۆزوعێکی سیاسیش نێنەوە چ بۆ مۆزوعی تجارەت و کڕینی زێلا و شوێنەوارەکانی ئێمە هاتنە ئێرە و تەنها فشاریش هیچ کاریگەریشی نییە لەسەرمان تەنها فشاریش بۆ ئێمە ئەوەیە تەنها بتوانین لە ڕێگەی خەڵکی خۆمانەوە یا حیزبە سیاسەکان و یا سەرکردایەتی سیاسی کورد و حکوومەتەوە بتوانینەوە عەرەبانەی کە هاتوونەتە ئێرە هەرێمی کوردستانە نیشتەجێن وەکو ڕەتفعلێک وەکو ئیستیجابەیەک بۆ ئەوان ئێمە بیان نێرینەوە ناوچەکانی خۆیان ئەو کاتە ئەوان زۆر بەباشیان بەدەم ئێمەوە ئەگەر ئەو زەختیان لێ بکەین ئەوانیان بەدەمانەوە بەتاوەکو ئەوان لێرە بن دڵنیا بن ئەمە تعریبێکی خۆویستە ئێمە بەدەستی خۆمان بەخواستی خۆمان ڕێگەمان پێداون بێنە ئێرە و تعریبیشین وەکو کەرکووک و ناوچەکانی کە بینیمان بەڵێ سپاس بۆ کاگیوا لە سلێمانیەوە ئازاد هەر لە سلێمانیەوە سڵاو لێبێ کاک ئازاد
کاتەوە باش کاکشوان هەموو کاتێکت باش کاکشوان دیارە هەندێک ماف لە ئی هاوڵاتیان چ بە هەرێمی کوردستانیشەوە بگرە کە هەیە نابێت لەلایەن هاوڵاتیانەوە تەنازولی لێ بکرێت مەسەلەی پرسی بڕینی بوجە و سەردانی بەرپرسانی باغا بۆ هەرێمی کوردستان کە ئێستا زۆر بەداخەوە جەژن نزیک بۆ بینیمان زۆر هاوڵاتی پەیوەندی ئەکەن کە ئەڵێن پارەی جەژنانە بۆ مناڵەکانیان نیە کە ئێمە سەری دستوری عراق بکەین لە مادەی 111 کە ئەڵێ سامانی گشتی موڵکی هەموو خەڵکە ئەمە هی ئەوە نییە یەکێک دانیشێ لەگەڵیان بێت تەوافقاتی سیاسی بکات چونکی ئەو مافە نە ماڵێکی گوازراوە یاخود نەگوازراوە بێت تاوەکو کڕین و فرۆشتن و ڕاهنی پێ بکرێت با بەرپرسەکان فێر بن ئەوەی کە چووتە سەر کورسی چ بە عەرەب و چ بە لایەنەکانی ترەوە بە دەنگی خەڵکەوە ڕۆشتووە ئەگەر هەرێمی کوردستانیش مخالەفاتی دستوری کردی بێت وەکو نیەت پاکیەک پرسی مۆزە سپاس بۆ کاک ئازاد کەریم لە چەمچە ماڵەوە ئەم کاتت باشکا کەریم ئەم کاتێ خۆت باشرا سپاس فەرموو کا کەریم کاکە بەڕێی من ئەو سەردانانەیە و مەسوولانەی دێنە هەرێم بەڵێ هیچ کاریگەری نابێت بەڵێ کەواتە پێت وایە مەبەستی ئەم سەردانانە چییە ئەگەر کاریگەری نابێت مەبەستی ئەوەیە تۆزێ هەموو کاتێ لە هەموو زروفێکە ئەوان دایم ویستیانە بە گفتوگۆکردن و بە مفاوەزات ئێمە بەرن هەتا لە قەیرانێکا بوون و ڕزگاریان بێ لەو باشە ئەم قەیرانە و ئەم کێشەی ئێستای نێوان هەولێر و بەغدا دیسان بە گفتوگۆ چارەسەر دەبێ پێت وایە پێم وانە چارەسەر بێ یەکەمیان ئەوەیە کەوا ئەوان وەکو بەغا بۆ ئەوەیانە کە لەم قەیرانە نەجاتیان بێت دووەمیشیان لەلایەن ئێمە بڵێن کورد نیەتی ڕێکەوتنی نییە یعنی ئەو نیەتەی نییە کە بە جدی بچێتە پێشەوە ڕێ بکەوێت اینجا لەبەرەوە ئەم سەردانانە و هینەی نابێت و ئەوان بۆ ئەوەیانەکەوا لەمە نەجاتیان بێ کوردیش بۆ یەتی کە نیەتی نییە کورد نیەتی پاشی نییە ڕێ پێ لەگەڵیانە سپاس بۆ کاکەریم هێ من لە سلێمانیەوە ئەم کاتت باشکاریانە فەرموو کاگەم زۆر سپاس دەکەم فەرموو وڵات کاکشوان ببوورە تەمەەن تەوەرەکەی تەوەری بەرنامەکەت جوانە وڵای من حەزەکەم شتێک بڵێم کاکشوان بەڕاستی ئەم چەند هەفتەی پێشوو کە بەدەست حەیدەر عەبادی ناوی وەزیرەکانی خوێندنەوە بەڕاستی نوێنەرەکانی ئێمە لە دەرەوەی هۆڵەکە بوون من کە ئەوم بینی بەڕاستی یعنی وەکو ئەوم بەرچاو هات کە ئێمە لە شوێنێکین مەبەستم بەغایە یعنی زۆر بەزەین بەعدە پەرلەمانەکانی خۆمانە هاتنەوە کاڵم لە شوێنێکن بەڕاستی وەکو چۆنەڵی وەکو دەسەڵاتی هیچیان نەبێ دا بەڕاستی کاک ئەم سەردانانەیە و بەرپرسانەی کە ئەوانێکن بەڕاستی وەکو ئەوە ئێمە وەکو کورد بەڕاستی میوان دۆستین بەڵام تاوەکو ئێستا ئێمە دوژمنەکانی خۆمان ناناسین بەڕاستی کاک ئەوانە دوژمنی ئێمەن کە دێن بۆ ئێرە بڕوان پێ کە حەیدەر عەبادی کە هات هەفتەی پێشوو بۆ ئێرە تەنها بۆەوە هات بۆ یەکێتی و پارتی تێکبەردا کاکشوان تەنها مەبەستی ئەوە بوو کە باسی ئەوی کرد بوو گوایە ئەوە دوو بەرپرسی یەکێتی نازام دەستیان هەبووە بۆیە کاکشوان داوا لە حکوومەتی هەرێمەکەم بە هیچ شێوەیەک پێشوازی لە بەرپرسانی عێراقی بەڵێ سپاس بە پەیوەندەکەت تۆفیق لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک تۆفیق سپاس دەکەم فەرموو کاک تۆفیق کاکشوان سەردان و مەردانی استفادەی نیە ئێمە وەفتی دانوستان کارمانە بووە بەڵێ ئێمە ئەندام پەرلەمانمان هەیە لەوێ نازانم من شەو لە مینێکی بە پەلاوتی بەڕێزپال مەعسوومەڵێ پێش دەبن بودجەیانێرێت نازانم ئەم قسانە لە جیربانیان وێنن لەکوێوێن بۆ خەڵک پێت وایە ئەمە ئەومان پێ دەڵێت کە وەفدی دانوستانکار هێشتا زۆری مابوو و کۆتایی ئەو داواکاریانە ئەوە بوو کە جێبەجێ ناکرێ بۆیە ئێستا سەردانی بەرپرسە باڵەکانی حکوومەتی عراق بۆ ئەمەیە کە تەواوکەری چارەسەرکردنی کێشەکان بن کە ئەوان وا دەڵێن خۆیان وا دەڵێن کاک تۆفیق چۆن جانەوان لە کون پێکوونێکە بين المغرب والعشاء يفعل الله ما يشاء امان خصني حكومته كويس تاو نبو امان بنا رازي كنت حكومته ئەمانەی کە سەردانی هەرێم دەکەن کاک تۆفیق بە هەموو بەرپرسەکانەوە لە سەر وەزیرانەوە معصوم ئەو قسەی لە جۆ یعنی باشە کاک تۆفیق ئەم سەردانانی کە دەیکەن و باس لە چارەسەرکردنی کێشەکان دەکەن پێیان دەکرێت پێیان چارەسەر دەکرێت کاک شوان قسەیان ناڕوە قسەی ڕوا ئەحمە و مەحموویەکێکە عیبادی و مالیکی و سەلیم جبوری و چێ بێنن داواکاری کوردی پڕ بەسەری ناکە ئاخر خۆ من مەعاشخۆر نیم مەعاشخۆر چ تاوانێکی جەژن پارەی پێ نەبێت شوان جان
سپاس بۆ کاک تۆفیق لە سلێمانی و بەڕێزان ئەو پرسیارش دەوروژێنین دەیکەین کە ئایا ئەم بەرپرسانی کە دێنە هەرێمی کوردستان لە سەرۆک وەزیرانی عێراقەوە تا بەرپرسەکانی تر کێشەکانیان پێ چارەسەر دەکرێت کە زۆربەی کێشەکان وەک باز دەکرێت وەک دەوترێت وەک شیکردنەوەی جیاوازی بۆ دەکرێت کە کێشەی کوتلەیە و کێشەی بۆ نمونە هاوپەیمانی شیعەکانە نەک تەنها سەرۆک وەزیران خۆی حیدەر عەبادی خۆی بۆ خۆی دەتوانێت ئەمە چارەسەرکەوە بە ئیمزایەک بتوانێت بودجەی هەرێمی کوردستان بنێرێت کە ئێستاش کورد دەڵێت کە لە سەلاحیەتی ئەودا نییە و ئەو ناتوانێت بۆی نییە بودجەی هەرێمی کوردستان ببڕێت بەڵام ئێستا بڕدراوە لە حکوومەتەکەی مالیکیەوە تا ئێستا. شوان لەگەڵماندا لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک شوان. مرحبا کاک شوان. مرحبا سپاس دەکەم فەرموو. کاک شوان من پێشمەرگەمە وازبیشم لە مەلا عەبدوڵای سلااو ڕێزی تایبەتم بۆ کەناڵی نارتی. زۆر سپاس دەکەین. سلااو لە جەنابیش. چاوەکەم بەس حەزەکەم تۆ زەکاتم زیاتر بدەی حەقی ئەوەی ڕێزلێنانە لە پێشمەرگەچین. فەرموو کاک شوان. کاک شوان هاتنی ئەو سەرکردانی عێراق بەڕای منەوە دەرئەنجامێکی دەبێ ڕێککەوتنەک دەبێ ئینشاءڵڵا بەران هەمووش دەمانەوێت پێگەی کورد زیاتر بێ لە عێراق بە ئەوان تەنەزولۆمە بکەن هەتا کە ئێمە تەنەزولۆوان بکەین. هاتنی بەرپرسەکان وەک تەنازول سیر دەکەی کاک شوان؟ آخر ئەزانی کووە ئەگەر کەسێکی مەسەن ئەگەر ئەوان حساب لۆمە دەکەن ئەگەر حسابمان لۆ نەکەن نایەن بەێ بە ئەوان بێنەما خزمەتی مەش باشە ئەگەر بەقسەی تۆ بێت حساب بکەن کاک شوان ئەگەر بەقسەی تۆ بێت هەر حساب کاک شوان ئەگەر بەقسەی تۆ بێ ئەوان حساب دەکەن بۆ کورد وا بێت یان وانە بێت بەڵام بڕینی بودجەی هەرێمی کوردستان موچەی فەرمانبەران لەبەر کێشەیەکی سیاسی ئەمە پێمان دەڵێت کە حساب دەکرێت بۆ کورد لە عێراقیان نا. کاکەجان ئەوە هەمووی برێم نەرین ئەم کابراایکی ئاسکەرێمە زیاتر مەسەڵەن کابراایکی دیپلۆمات نیمە یان کابراایکی زیاتر سوێندەوار نیمە بسمە ناو برۆسانە بەران هاتنیوە ئەمن بە تەنەزولیان تێدەگەم ئەمەی کورد هیچ کاتێک منەتمان بەوان نییە ئەمن بە چاوەکانی خۆم دیتم لەو جەپانە ڕەتبەکانی وان لە گۆڕێکرد بوون. باشە من یەک پرسیار لێ دەکەم کاک شوان. گەورەی لێوان. کاک شوان پرسیارێکی لێ دەکەم لە سەرەتای کێشەکانەوە و بەتایبەتی لە سەرەتای پێکدادانەکان لەگەڵ داعش تۆکو پێشمەرگەیەک وترا کورد کە چۆن ناوچە دابڕێنراوەکان هێزی پێشمەرگە لەوێ جێگیر بوو ئەو کاتە کورد هێزی بەدەستە و ئێستا کارتی بەدەستە دەتوانێت شت بکات بەڵام کە چۆ حکوومەتەوە تا ئێستا دەوترێت کورد بەلاوازیەوە چۆ حکوومەتەوە وە شتەکانی لەدەستدا وەکو پێشمەرگەیەکی دەڵێ لەم بارەیەوە. کاک شوان ئەمن با خزمەتگارت خزمەتت بکە ئەمن کوڕە شەهیدم برا شەهیدیشم پێشمەرگەمە ئامادەمە لەسەر بڕیاری جەنابی سەرۆک حتا جەنابی سەرۆک هەر بڕیارێکی بدا ئامادەمە خۆم سێمین کەس بم هەموو بنەمارەشم بە کوشت بدەم لە سەیەک دەستە خاچی کوردستان لە برای خۆ دەگەی بڕیاری جەنابی سەرۆکیشە جەنابی سەرۆکیش لە هەموو تێک تەواو کەرکوب دڵی کوردستانە ناژگەڕێتەوە بە خۆش حتا سپاس دەکەین زۆر سپاس بۆ کاکشوان لە هەولێرەوە ئاسۆ لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک ئاسۆ کاتە باش سپاس دەکەین فەرموو کاک ئاسۆ سپاس وەڵایی من یەک شتاڵم کاکشوان عەرەب بەحیات نە بە شیعی نە بە سنی نە بە مسڵمانی نە بە جوولەکەی نە بە مەسیحی نە بە یەزیدی ئەوەی عەرەبێ بە عەرەبی قسەکە دژمنی دۆستی کورد نیە و دژمنیەتی بەڵگایش زۆرە ئەمەیە لەسەر سەردانەکانی بەرپرسەواڵەکانی حکوومەت بۆ هەرێم حکوومەتی عێراق سەرکردە سیاسیەکانی ئێمە ساویلکەن داماون ئەینا ئەوە بۆ برادەرەوتی بۆ بەگژاکردنی ئەحزابە کوردیەکان ئینا هیچ بۆ دۆستایەتی نییە هیچ بۆ بەرەو پێشبردنی بڵێن پەیوەندیەکانیان نییە لەگەڵ کووردا بەس بۆ بەگژاکردنیەکە ئەو ئالەوە ئەیسەلمێنەکە ئەوان دوژمنی کوردن ئەچون کوردەکەن بە یەکەتیەکەن بە گشت پاتیا باتێکن بە گشت یەکەتیا گۆڕانەکەن بە گشتەوە دژمناتەکان لەوەیە من جوولەکەیەکم زۆر زۆر پێ باشترە لە هەموو عەرەب. بەڵێ سپاس بۆ کاک ئاسۆ لە سلێمانیەوە سیامەند لە شۆمانەوە ئەم کاتت باش کاک سیامەند شوان چۆنی باشی برای سپاس دەکەم کاک سیامەند فەرموو کاکە عەزێکم ڕێکماوم دەیێ کاک شوان دەربارەی و تەوەرەشی زۆر بەڕاستی لەجێ خۆیتی من یەک نمونە دینمەوە لە ساڵی 1970 بەیان پێش هەفتەیەکان برادێک باسی تەکنەلۆژیایەکی لەڵێ قادر جەباری جێڕاوە گوتی
حکوومەتی عێراق پێش وەفتەکەی بنێری گوتی زاشی دروست کردبوون لە بڵێن لە سنووری خۆی وەستکە وەفتەکە هات گوتی بارزانانی نەمر پێی گوتن گوتی وەی گوتە بڵێن ئەندامانی مەکتەبی سیاسی کاکە ئەنگۆ ڕووی خوان مەدەنێ وەتکە وەفتەکەی عێراقی هات ڕووی خوان نەدای گوتی مەسەلە چیە گوتی ئەنگۆ لەلایەکی زاشتی دروستەکەن لەلایەکیش لێن مفاوزاتەکەن گوتی یەکسەر گوتی باش شتێک وەکو موبایل بوو گوت تەلەفۆنی لۆ عێراقی کرد گوتی چوو هاتو گوتی ڕادوێنێ تەماشەکەم گوتی پاشی 2 ساعتی دی سەدام ئیحلانشی کە گوتی سپاس بۆ کاک سیامەند عومەر لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک عومەر ئیسلامی سپاس دەکەم زۆر سپاس فەرموو کاک عومەر بەڕێزم بۆ ئەو تەوەرە جوانەی دەستان خۆش بێتن سپاس دەکەین فەرموو ئەوەی کە من حەسە دەکەم هاتنی ئەو کەسانە کە دێن بۆ کوردستان کەم وایە داوتەزاریە بەڵێ داوتەزاریە بە نەسێکی کوردستان بە پێگەڕا سەر ئەوەی بە کارمەدەستانی کوردستان لەبەرەوەی عەرەب کەم سەیر بکە لە عێراق هەتا لوتی ئاو هاتووە خەریکە نەغڕێ بێتن سەر شتە ناکۆچی نەهانەتی لە یەک چەند هەبووە پشتیێشی خۆیان گرتیە بەس بەرامبەر بکرد ئەگەر نا بەرامبەر بەکردبانەوە خۆیان هەمیشە دژایەتیەکری دەکەن و هەمیشە لەسەر ڕایەکان جیاوازن بەڵام بۆ کورد بەڵێ ئەوان هەموو کاتێک پشتیەتی دەگرن نە کوردی عێراق بەڵکو کوردی ئوردن بەڵکو کوردی سعودیا بەڵکو کوردی ببوورە بەڵکو عەرەبی کوێت و سعودیا بە هەموو عەرەبەکان نەتەوەکان هەمویان ئامادەن بۆ ئەوەی کە گەری کورد لەناو ببن ئامادەن پشتیەتی بگرن حتی خلافێکیان لە بینێکریدا هەبێتن ئەوەی کە من حەسە دەکەم ئەوانە کە دێنە ئێرانە تەنانە داوتەزاریە ئەگەر نا ئەو یاسایانەیە کە دێن لێرە داوا دەکەن دەتوانن لە بەغداد سپاس بۆ کاک عومەر ئاکۆ لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک ئاکۆ هەموو کاتێکی باشیان کاکە بەرەسەر تەوەرەکەتەوە ئەو کێشەیە هیچ پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە بەس بە ئەم دوو حیزبن بە تایبەتی لەگەڵ پارتیە بەغدا ئەم مۆزوعی ئاوا لێ کردو هەبەتیشا دیارە بەوا دیارەکەەوە ئەوە چەند ڕۆژە کۆبنەوەی ئەنجومەنی وەزارەتەکانەکرێت لە بەغا پەرلەمانەکرا حکومەتی خۆمان وەزیرە کوردەکان نانێرێ بۆ ئەوێ ناوێ بچن ئەو تا وەزیری دارایی نەچێت کاکە بوجە چۆن بنێرێ بۆمان معاشی مۆزە بەچی بنێرێت نەبێ وەزیری خۆمان لێ دانیشت دیفاعمان لێ بکات ئەوە کۆبنەوە نەکرانی بە هیچ شێوە باسی موچی فەرمانبەران نەکراوە کاکە پارتیە دەستی خستنەوە مۆزوعەکە ئەژنا هیچ عیلاقی بێشێتیەوە نییە سەردانی سلێمانی ناکەن نایان بەلای مەسئولەکانی تەکەدەکانی یەشێتی کاکە پارتیە وەزیرەکان نانێرێ بۆ بەغا دەبا وەزیرەکان بنێرێ زین چارەسەری کێشەکە بێیان نابێت کاکەشا ئەوتاوانیان سەردانی سلێمانیەکەن سەردانی بەرپرسە باڵەکانەکەن کەواتە لەگەڵ یەکێتی مۆزوعەکە حیزبە سیاسیە هیچ پەیوەندی بە هاوڵاتیەوە نییە بە قوربانەوە بەڵێ سپاس بۆ کاک ئاکۆ لە سلێمانیەوە ساڵح لە سلێمانیەوە لەگەڵماندایە کاکە شوانم کاتت باش سپاس دەکەین کاک ساڵح فەرموو چاوەکاتم ئەم دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم بەڵام زۆر سپاس کاک ڕجا ئەگەر یەک تۆز دەرفەتم پێ بدەیت فەرموو من بە سەراحەت ئەیڵێم هیچ کومێدێک لە عەرەبا نییە بەڵام ئەمرێکی واقعە ئێمە کوردین و بە زۆر دابش کراوین بە سەر ئەو چوار پارچەی کە بینین ئێمەش بەشێکین لە عێراق هاتنشیان بە سەراحەت کورد بووە بە ئەمری واقع ئێستا هەولێر بووە بە پێگەیەکی بە قووەتی سیاسی وڵاتە زلهێزەکانی دنیا ئەوان ناتوانن شەڕی فڕۆکە و هێز و ئەوەت بۆ بکەن یا شەڕی بوجەل لەگەڵاکە ومن سەرڕای معاناتی خەڵق و فعلا هاتنی جەژن و نەبوونی و خەڵق فێری ژیانی خۆش و ڕەفاعەت بووە لەگەڵ هەموو معانەتەکانی خەڵق داین بەڵام لە عینی کاتا ئەمەی گرفتی بۆ خەڵک دروست کردووە دوولەتی و سێلەتی کووردە بە تایبەتی هەندێ دەنگی ناشاز من لە لای ئاستی جەماوەر ناڵێم لە لای ئاستی قیادی دوێنێ لە کەناڵک لە کوردستان نوێز کاک شوان داودی کە کەسێکی قیادی کاک ساڵح سپاس بۆ پەیوەندەکەت نامێنە ناوی کەس بێنین لێرەدا بەڕێزان سبێنێ شێمە لەگەڵتان بەردەوامین هەر لە خۆشیدا بن تا ئەو کاتە